ئەمەی کە دەیبینن ڕێگەی دووسایدی گۆمەسپان بۆ سماقوڵیە کە لە درێژەی کار و پرۆژەکانی کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستاندا و بۆ خزمەتکردنی زیاتری هاوڵاتیان تەواو کراوە. بەڵام لەگەڵ ڕاگەیاندنی تەواوبوونی ئەم پرۆژەیە بەشێک لە هاوڵاتیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوەیەکی تر باسییان لی کردووە. بەشێک لە چالاکوانان و کەسانی دیار لە سۆشیال میدیا بەراوردێکی کۆمێدی و تەنزامێزیان لە نێوان ئەم پرۆژەیە و چەند چالاکیەکی دیکە لە هەندێک ناوچەی کوردستان ئەنجام داوە. بۆ نمونە وێنەی ڕێگا نوێیەکەی گۆمەسپان بۆ سماقوڵیان لەگەڵ ڕێگایەکی باریکی دەڤەری سەی سادق داناوە کە تازە قیرتاو کراوە. نووسیویانە تو لە ڕێگەی ئەمان بەرامبەر شاڕێگەی ئەوە. هەرچەندە بەدەیان شێوەی کۆمیدی و جۆرە و جۆر باسییان لە جیاوازی خزمەتگوزاریەکان لە هەردوولا کردووە، بەڵام زیاتر باس لەوە دەکەن و دەڵێن فەرمونێوەش وا بکەن، فەرمون خۆتان هەست بە جیاوازی خزمەتگوزاریەکان بکەن.